دەمخۆشە. ئەمن ئیشی کارەباییەکان دەتوانم برێم هەمووی ئیشی خۆمە لێکوانە حەسفی دەکەینەوە هەم خەڵکی خۆمان و هەر ئەم خەڵکانەی کە دێنە ئەو شارەیە ڕوو لە پایتەختی هەرێمی کوردستان دەکەن کە دەچنە سەقەراتێ و ناو شار کە لێکوانە دەنجی سازی کوردیان جێ لێ دەبی و ئەگە نەشکردن دێن هیوادارم دریان خۆشکەم. ئێستای کوردستان و عێراقیش کردنەوەی چەندین شوێنی بۆ جۆرە لە بۆ فێرکردنی خولی مۆسیقا زیاترکردنەوەی دەورە ئێستا کامە با ڕێژێکی بەرچاو دەبینین لە هەرێمی کوردستان بە تایبەتی چەند خولێکی مۆسیق هەیە بەڵام بەداخەوە خەڵکانمان زۆر کەم ڕووی تێ دەکەن. ئێمە ڕۆژانە شتەکانمان هەمووی لە لادێە و بۆ بەیانیان زوو دوکانەکەینەوە ڕستەکە هەمووی لە لادێە و بۆمانێت لە لادەکان بازیانی تایە قەراخی تایەکانی شەیتانە کانیوەتمانە هەموو شتەکان کوردەواریە جا بابەتەکانیش ماستە پەنیرە لۆرکە هێلکەی کوردیە شیرێژە قەیماغە ئەمانە هەمووی بابەتی کوردەواریە لە لادێەوە هەچ کەسێ 10 لیە 500 لیە 15 هەیە چەندێکی هەبوو شتەکان کۆیەکاتەوە ڕۆژانە ئەێنێت بە فرێشیە دە ناو بازارەوە و خەڵکەکەش بەکارێنێ. ئێمە ماسفرۆشین لە قەدیمەوە و نەوەی 30 ساڵە بێ و ئێستاش خوانێ بڵێ 10 ساڵە شیرەمەنی زۆر زیایی کردوێتەوە و بە ماستەوە بە پەنیرەوە بە قەیماغەوە بە هێلکەی کوردیەوە بەشی هەموو کوردستان بەزیاوە هەیە. ئێمە کولاوی شاری کەرکووک بە پێویستمان زانی سەردانی ئەم نەخۆشخانەیە بکەین و ئاوڕێک لەو نەخۆشانە بدەینەوە بتوانین کەشێکیان بۆ تەندروست کەشێکی تەندروستیان بۆ دروست بکەین کە پرۆژەکەش پەیوەست بوو بە نوێبوونەوەی ڕەنگەکان و دروستبوونی کۆمەڵێک وێنەی تەندروست و کۆمەڵێک وێنە کە پەیوەست بێتن بە ئارامکردنەوەی دڵەکان و ئەو ڕوحە جوانانەی ئەو مرۆڤانی کە توش بوون بەو نەخۆشیە. ئامانجی ئێمە دروستکردنی کەشێکی ئارام و تەندروستە بۆ نەخۆشخانەکە و بۆ نەخۆشیەکان چونکە بەڕاستی لە کەشێکی زۆر ناخۆشا بوون پێویستیان پێبوو کەوا نوێژەنکردنەوەیکیان بۆ بکرێ.